خوای گەورە و میرەبان دەفەرمێ ثم ننجي رسلنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمنين. بەو شێوەیە ئێمە پێغەمبەران ڕزگار دەکەین و بە هەمان شێوە ئیماندارانش ڕزگار دەکەین. ئەوە مافێکە لەسەرمان کە ئیمانداران ڕزگار بکەین، مافێکە خوای گەورە بۆ خۆی لەسەر خۆی دایناوە. ڕزگارت بکە ئەگەر لە هەر بەڵا و مصیبەت و ناڕەحەتیە کابی، لە هەر کێشە و مەشاکیل و نەخۆشی و ناخۆشیە کابی، خوا دەربازت بکە و ڕزگارت بکە. ئەوە بەڵێنی خوایە، متمانەت پێی هەبێ، سقت بۆ بەڵێنەی خوا هەبێ، ئەو بەڵێنەی خوا بەڕاست خەرەوە، بزانە بە چاوی خۆت دەیبینیان نا. خوای گەورە فەرمێ ونجينا الذين آمنوا وكانوا يتقون. خوا باوەڕدارانی ڕزگار کرد لە سزای خۆی لە ئومەتانی پێشخۆمان، چونکە باوەڕدار بوون و کردەوەی چاکیان هەبوو.